ئەزانی مەلەگەڵتان بەردەوامین و کوزانین کە شاری سلێمانی هەرگیز بێ چالاکی هونەری ئەدەبی ڕۆشنبیری نابێت و دوێنێ لە شاری سلێمانی من توانیم دوو لە چالاکیەکان بەسەر بکەمەوە. یەکێک لە چالاکیەکان ئەو بوو کە ڕاستەوخۆ لەگەڵ هاوکارم ساوێنە داغڵ بووین و باسمان لەو چالاکیە کرد و یەکێکی تر لە چالاکیەکان ئەنجامدان و سازکردنی کۆنسێرتی کەزی بوو کە 42 ئەستێرەی گەشاوە توانیان کە نمایشی تایبەتی خۆیان لەگەڵ پیانۆکانیانە ئەنجام بدەن و میوزیکێکی زۆر خۆش و زۆر ئارام پێشکەش بە ئامادەبووان کەن و من چوومە ئەوێ بەشێک لە کۆنسێرتەکەتان بۆ ئەگوازمەوە کە چاوپێکەوتم لەگەڵ بەشێکی کەمیش هەر ئەوەندە فریاکەوتم لەگەڵ بەشێکی کەمیش لەگەڵ لە ژەنیارەکان و لە خوێندکار و فەرخوازەکانە کردەوە فەرمون بە پێکەوە بینەری بین. سڵاوتان لەبێ و ئەم کاتە هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ پەنجەکانی 42 ئەستێرەی گەشاوە لەگەڵ کلیلە ڕەشوسپیەکانی پیانۆدا یەکدەگرن و چیرۆکێکی پڕ لە داهێنانمان بۆ دەنووسنەوە. ئەوان کۆنسێرتی کەزیمان پێشکەشەکەن کە 42 خوێندکاری پڕ ئەزمونن کە نمایشێکی پیانۆژەنین پێشکەشەکەن لە کۆنسێرتێکی تایبەتدا. ئەوان چێژێکی ڕاستەقینەی میوزیک و پڕ لە ئارامیمان پێدەبەخشن و تەمەنی ژەنیارەکان لە 5 ساڵیەوە دەست پێ دەکات تا تەمەنی 45 ساڵی لەگەڵمان. یەکێک لە ژەنیارەکانی ئەمڕۆ کە نمایشێکی جوانی پێشکەش کردین دادەکەتووە کە تەمەنی دادەکەتوو 5 ساڵانە و بە پەنجە پچکۆلەکانی تێکەڵ کردووە لەگەڵ کلیلە ڕەشوسپیەکانی پیانۆکە و ئاوازێکی زۆر خۆشی پێشکەش کردین. دادەکەتوو چۆنی؟ باشە. هەستت چۆنەکە تۆ لەگەڵ ئەم ئامێرەیە لەگەڵ پیانۆکەدا ئاوازێکی خۆشت پێشکەش کرد بە ئەم بینەرە زۆری کە لێرە ئامادەیان هەبوو بینەری کارەکەی تۆ بوون. بۆ دایک و باوکم ئەمە لیان بم بۆیە پێیان خۆش بێ. ئافەرم تۆ کەواتە ئامێرەکە ئەژەنیت بۆ ئەوەی کە دایک و باوکە پێیان خۆش بێت. بەڵێ بۆی تر پێیان خۆش بێ پێیان ناخۆش نەبێ. ئەی ئافەرم هەر بژیت. دادەکەتوو چێ ئەم ئامێرەی فێرکردی مامۆستا ئەژی تا چەند هاوکارتە لەوەی کە زۆر بە جوانی زۆر بە باشی فێری ئامێرەکە بوویت؟ ئەو مامۆستا پیانۆکە مامۆ کاتامەتیمە دەستم نەکردیانم یامەتیمە چۆن لێیە بەم. ئافەرم باسی ئەو بۆ من کرد وتە دەستم هیلاکە بێ کاتێک دەست لەسەر پیانۆکە دائەنێم. چی هاوکاری تەبێ بۆی کە دەستە پچکۆلانە جوانەکانت هیلاک نەبێ؟ هیلاک نابێ دەستم چونکە من بە خۆت بووم لە تایکواندۆ بووم تر مامۆستاژی دەستی پێ کردم بۆی پیانۆ لێ بەم. ئافەرم هەر بژیت. چێ هاتووە بۆی کە بینەری نمایشەکەت بێت؟ چێ لێرە وەکو خێزانەکەت کارەکانی تۆیان بینی؟ دایک و باوکم. چیتریش؟ باپیرم. باشە ئەوەی کە من بینی دایک و باوکت و باپیرت و پورەکانت هاتن نمایشەکەی تۆیان بینی زۆر دڵخۆش بوون بەوەی کە کچە جوانە پچکۆلانەکەیان نمایشێکی زۆر جوانەکات. چی بە هاوڕێکان تەڵێی ئەو هاوڕێیانەت کە حەزیان بە میوزیک هەیە و حەزەکەن فێری یەکێک لە ئامێرە میوزیکەکان بن؟ پێیان بڵێم سپاس. ئەی پێیان ناڵێ ئێوەش وەرن فێر بن فێری یەکێک لە ئامێرەکان بن؟ کردم چۆن بیکەن. ڕاستە؟ باشە کە تو کە حەزەکە کە گەورە بوو بێ بەچی؟ کە تو حەزەکە ببێ بە ژەنیارێکی زۆر گەورەی جیهانی یان حەزی بۆ چییە لە داهاتووە؟ حەزەکەم بووم بە پیانۆ لێ بم. فەرم حەزەکەی ببێ بە پیانۆژەنێکی گەورە. تر بۆی پیانۆ تا گەورە بم فێر بم. هەر بژیت کە تو گیان دەستە خۆش بێت سەرکەوتوو بی. سەرخۆش بێ. ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا خێزانێکن کە دایک و باوکی منداڵەکان ڕۆژانە مامەڵە لەگەڵ ئازاری نەخۆشەکانە ئەکەن کە دکتۆر و دکتۆرەیەکی بەڕێزن لەگەڵ منداڵەکانیانە هاتوون ئەوانیش بەشدارن لە کۆنسێرتی کەزی
کە باوکەکە و دایکەکە و منداڵەکانیشان پێکەوە دوێتیان هەیە و نمایشی تایبەتیان هەیە لەسەر ئەو پیانۆیە لە کۆنسرتی کەزی ئەویش یەکێک لەوانە دکتۆرە چاوانە دکتۆرە سلااوت لێ بمکاتت باش ئێوە ڕۆژانە مامەڵە لەگەڵ نەخۆشەکان لەگەڵ دەرمان و لەگەڵ ئازاری نەخۆشەکان ئاکەن چۆن ئەم تێکەڵاوێتان دروست کرد چۆن هاوسەنگێتان دروست کرد کاری پزیشکی تێکەڵکەنەوە لەگەڵ کارێکی هونەریە. سڵاوتان لێبێ بەخێربێن سەرچاو. بێگومان کاری هونەری چۆن کاری پزیشکی کارێکی مرۆڤانەیە کاری هونەریش شتێکە کە هەستێکی مرۆڤانە و هەستێکی ناسکەیە بە هەموو کەسێک. بێگومان من بە حکمەوەی کە پزیشکم و پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوونم ڕەنگە پێشووتر دەرفەتێکی وام نەبوو بێت لەبەر خوێندنەکەم نەمتوانی بێ زووتر ئەو بەو ئامانجەم بگەم بۆیە لە ئیستەیە ماوەیەکە بەشدارم کردووە لە کۆرسەکانی مامۆستا ئەژیا وانی تایبەتی پێوتوین و زۆر بە خۆشحاڵیەوە کاتێککە داوای لێکردین بەشداری ئەم کۆنسێرتە بکەین وەکو پشگیریەک بۆ کچەکەم لەگەڵ یا بەشدار بم لە لایەکی تریشەوە بە حکمیەوەی ئەم کۆنسێرتە بە ناوی کەزیەوەیە و وەکو پشگیریەکمان بۆ کوردانی ڕۆژئاوا حەزم کرد بەشدار بم. جا بەلای منەوە ئەوەی گرنگە ئەوەیە مرۆڤ لە هەج کاتێکا بێ تەمەەن گرنگ نییە پیشەکەی گرنگ نییە لە هەج کاتێکا بێ خۆی حەزکا بۆ شتێک کە خۆی لە بە ئاواتیۆتی ئەتوانێ بگات و هەڵی بابات. دەسە خۆش بێت ئەمە کچەکەتە کاویش بەشدارە لەگەڵتانە و نمایشی تایبەتی هەیە و دوێت لەگەڵ دایکە کارێکمان پێشکەشەکات چاستێکت هەیە لەگەڵ دایکتا کارێک پێشکەشەکەی نمایشەکەی تو بینەرێکی زۆر لێرە ئامادەیان هەیە. وڵای من زۆرم پێخۆشەکە بتوانم لەگەڵ دایکمە پارچەیەک میوزیک لێبم لەسەر پیانۆکە. یەکەم جار کاتێ من دەستم کرد بە پیانۆ قەت یعنی هەستم ناکرد ئەتوانم لە کۆنسێرتێکی وا گەورەیە بەشداری بکەم. هەر بژیت خوێندکاریشی تەشەن هاوسەنگی ڕاگرتووە لە نێوان خوێندنەکەت و وەکارە هونەریەکانت. من بێزگەلەوەی کە خوێندکارم و سای خۆمەکەم کاتەکانم دابەشەکەم تاوەکو بتوانم پراکتیسی پیانۆکەشکەم و بتوانم لە شتێکی وا گەورەیە بەشدار ببم. دەسە خۆش بێت هەر بژین دکتۆرە تا چەند هیلاکی ڕۆژەکەت کاتێک ڕوبەڕووبوونەوەت لەگەڵ نەخۆشەکانە هەیە کاتێکە بەردەوام تۆ نەخۆشەکانە بینیت هەر لە بەیانی تاکو ئێوارە تا چەند ئەم هیلاکیە لە کۆتاییە لە شەوەکەیە ئەکرێت بڵین پیانۆکەت ئەبێتە ئارامکەرەوەیەک بۆ تۆ. بێگومان خۆتان باشەزانن هەر ئالەتێکی میوزیک بێجا بگرە پیانۆ کە لە هەمویان زیاتر ئارامی بە هەستی مرۆڤەکانەیەت. من زۆربەی کاتەکان بە حکمی بەرکەوتم زۆرە لەگەڵ نەخۆشە دواتر یەکێک لەو شتانەی کە هەست بە سترێسی ڕۆژەکەم ڕلیڤەکاتەوە لەیانی پیانۆکەیە بۆیە یەکێک لەو شتانی کە هەستێکی خۆشمەتی ئەو کاتانەیە کە لەسەر پیانۆکەم و پارچە میوزیک بژەنم. بێن زۆر خۆم بە پێ خۆشحاڵەزانم کە من ئەمڕۆ توانیم ئەم کۆنسێرتە گەورەیە بە ئەنجام بگەێنم لەگەڵ خوێندکارەکانم و بەڕاستی بینەران زۆر سەرسامن بۆ ئاستە باشی خوێندکاران و تێگەیشتن کە ئێمە ئەتوانین شتی زۆر ناوازە پێشکەشکەین و ئەتوانین کەسانی زۆر باش دروستکەین و باوەڕ کە ئێمە هیچمان کەمتنیە لە وڵاتی تر بەس تەنها ئەوەیە ئەتوانم بڵێم داماوین و ناومان کووردە ئەگینا ئێمە لە پێش هەموو با بڵین ئەوەی کە خۆمان دروست کردووە چۆن خۆمان دروست کردووە ئاواش توانیمانە ئەو مناڵانە دروستکەین. بەڕاستی من شانازی بە خوێندکارەکانمەوەکەم بە ئاستێکی زۆر بەرز ئەمڕۆ توانیان کۆنسێرتەکە پێشکەشکەن و 42 کەس من خەمە سەر ستیج ئاسان نییە کاتێککە بینەران سریان ئەکروان زانی سێری ئۆرکسترایەکی گەورە ئەکەن نەک ئەوەی کە سێری کۆنسێرتێکی پیانۆکەن کەواتە ئێمە چیمان کردووە ئێمە جوانیمان بەخشی بە بینەران چێژێکی زۆریان وەرگرت و تێگەیشتن کە میوزیک بە تەنها ئەتوانێت ڕۆڵی گۆرانی
و پێویست نییە کاتی ئێماچینە هۆڵی کۆنسرتەکان و بەستە ناگوێ لە گۆرانی بنین نە ئەتوانین میوزیکین بەسەنتەر و ئێمە هیچ گۆرانێک ناژەنین هیچ گۆرانێکی تیانێ ناو کۆنسرتەکە تەنها میوزیکە کەواتە میوزیک فۆرمی سەرەکیە لێرەدا کەواتە بۆیە من دووبارە زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە کۆنسرتەکەمان توانی بە ئەنجامێکی زۆر گەورە پێشکەش بکەین و پیرۆزبایی لە شارەکە و لە هەرێمەکەشمان نەکەم کە ئەتوانین ئێمە داهێنام بکەین لەم شارەیە. دەستان خۆش بێت دیۆ چالێکەکانتان بەردەوامی هەیە و لە دوو کاتی جیاوازە ئەمڕۆ کۆنسرتان پێشکەش کرد سعات 3 و سعات 6 بە هەمان شێوە کۆنسرتێکی ترتان پێشکەش کرد بوو چالاکیانە دووبارەکردنەوەی ئەم چالاکیانە بەردەوامی ئەم چالاکیانە بۆ کوردستان تا چەند گرنگە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێت بێگومان تۆ دنیا ئاشنات ئەبێ بەڕاستی ئەمەیکە ئێستا ئێمە ئەمڕۆ پێشکەشمان کردو داهێنانە شتێکی ئاسایی نییە ئەنە داهێنانێکی گەورەیە پێشکەشمان کردووە بەس وەکو وتم بەس تەنها داماوی ئێمە لەوەیە کە تەنها کوردین ئەگینا لە دنیا شاشتیوە لەم جۆرە دەگمەنە بۆیە ئێمە ئەمڕۆ کۆنسرتەکەمان لە دوو کات پێشکەشێکیان لە کاژمێر 3 بوو بۆ 21 لە خوێندکارەکانم ئەوەی تریان لە کاژمێر 6 ئێوارە بوو کە پێشکەشمان کرد بۆ تەمەنی گەورە بوو و تەمەنەکەش لە با بڵێن 5 ساڵ و دەستی پێکرد هەتا وەکو 45 ساڵ کەواتە ئەمە ڕێنجێکی زۆرە مەودایەکی زۆری هەیە بینی تەمەنەکان و توانیان باوەڕیان بەخۆیان بێ و خێزانەکان ئەوەی کە گرنگ ئەمێ باسی خێزانەکان بکەم ڕۆڵی خێزان لە پەروەردەکردنی ئەم گەنجانە بۆ لەبەرەوەی کە خێزانەکان پێیان وایە میوزیک ئاوێتە و هاوسۆزە لەگەڵ باڵێن خوێننی مەکتەبی خۆیان کە ئەمان چۆن ئەخوێنن بۆ نمونە ئاواش پێویستە کات خەریکی هیوا و بەهرەمەندی خۆیان من کەواتە دایک و باوکەکان چیان کردووە بەهرەمەندیان بۆ مناڵەکانیان دروست کرد بوون بە بەهرەمەند کاتێک کەسێک ئەبێ بە بەهرەمەند ئیستاتیکە ئەبینێ جوانی بینێ نابێ بە کەسێکی شەڕانگەز ئەبێ بە کەسێکی جوان کۆمەڵگا بۆ داهاتوو سوود لەم کەسانە وەرەگرن. ئەمڕۆ لە دوو کاتی جیاوازدا لە کاتژمێر 3 و لە کاتژمێر 6 دوو کۆنسرتی جیاواز لەنچ و دوو ژەنیاری پڕ ئەزمون و ئەسەری درەوشاوەوە پێشکەش کرا. ئەمەی کە لێرە بینیمان تەنیا کۆنسرتێکی هونەری نەبوو بەڵکو دەرخستنی توانای منداڵەکانمان گەنجەکانمان و بەهرەمەندەکانمان بوو کە دەڵێت ئێمە کوردین و هەر یەکەیان نمایشی تایبەتی خۆیان کرد و هەر یەکەیان پەیامی تایبەتیان هەبوو هەر یەکەیان چیرۆکی تایبەتی نمایشەکی خۆیان گێڕایەوە و هەمووانیش پێکەوە ئەم کۆنسرتەیان واتە کۆنسرتی کەزیان پێشکەش کرد بە شەڕڤانانی کوردستان ئەو شەڕڤانانەی کە گیانی خۆیان فیدا کرد بۆ کورد و بۆ خاکی کوردستان.